15 ڕۆژی 2025 لای ئێوە چۆن دەگوزارێت؟ دەڵێن سەرەتاکەی باش بێ گشتی باش دەبێت. ماشەڵڵا جێی هونەری و گۆرانی و کلیپ باش دەگوزارێت. دەنگۆ هەیە ئەم ساڵیش سینەمامان بێ فیلمی کوردی تێنەپەڕێ. جابا پێتان بڵێم لە هونەری کوردی خۆمان چی ترێندە و چیش بۆتە فیلمی سۆشیال میدیا و باسی ناو خەڵک. ئەمە سەعید کووردا بۆ ڕۆژی عاشقان سوپرایزی بۆ گەنجان هەیە. دینا دەرزی بەم زوانە بە گۆرانی کوردی و بادین و عەرەبی دێتەوە ساحەکە و نیازینی ئەمساڵ چۆڵی بکات. هەڵکە و زاهریش کلیپێکی بۆ کچەکەی بڵاو کردوتەوە و هێنایەتێ ناو ساحەکەوە. ئارام سەرداریش دەڵێت دەبمە پاڵەوانی فیلمێکی سینەمایی و سەنگەر کەمالیش زەوجانی و چۆنە ئەو قەفەزەکەوە. دەزانم دەڵێن ئەم هەموو بەزم و ڕەزمە چی بوو؟ هێشتا ماوێتی. یادکردنەوەی چلەی مردنی پیاوەسپێکە جارێکی تر دڵی هەموو هونەرمەندانی پڕ کرد و دەڵێن ئەو نەقسە بە هیچ پڕ نابێتەوە و هونەرمەند تەنیا لە خێزانەکەی ناڕوات بەڵکو لە هەموو گەلەکەی دەڕوات. کەلێن دروست دەکات چۆن کاک زاهیر هونەرمەندێکی گەورەیە. حتمەن کەلێن دروست دەکات کە شوێنیشی پڕ نابێتەوە. بە تایبەتی لە ناو ڕۆشنبیران ئەگەر لی بپرسی بڵێ خاڵە زاهیر یعنی ڕۆژنامەنووس یعنی کورد یعنی هونەرمەند یعنی مامۆستا یعنی ئەدەب جوانی خۆشەویستی. خۆشبەختانە لە فیلمی مەملەکەتی مێرولەکان دەورمان هەبوو بەرکەوتەمان هەبوو لەوێش وەکۆی کە پیاوەسپیەکە دەوری ئاشتی خوازێکیە بینی. دەزانم هەمووتان کلیپەکەی دینا و بەختیار ساڵحتان بینیوە. باش گەرمیان کردبوو بەڵام هەردوای بڵاوکردنەوەی هەمووان دەیانوت دینا خان ئەی تۆ نەدوت ستایلی من و بەختیار ساڵح پێکەوە ناگونجێ؟ دینا لە 1964 وەڵامیدایە وتی بەرهەمەکەی کاک بەختیار ساڵح و من کە تۆمار کرا دەستخۆشی لەوەکەم ئەو گونجانەکەی گونجاند پێ ئەچێ پێشتر ڕئیم وابوو بێ کە لەوانەیە دەنگێ مەلێکەوە دوور بوو بێ بەڵام زیرەکی ئەو وای کردکە بتوانین لە دوێتێکە کۆبینەوە ئەوەی لە سۆشیال میدیاش بڵاو کرایەوە پێیانەڵێم کە نەتیجەکە مهمە. نەتیجەکە چۆن بوو زۆر باش بوو بۆیە نەتیجە مهمە. جا هەر ئەوە نییە یەک دنیا بەرهەمی تازەی بەدەستەوەیە بە سۆرانی و بادینی و زمانی عەرەبیش. چۆن زانی و لەگەڵ کاگاریۆس خەریکی بەرهەمی تازەین تۆمار کراوە بەرهەمەکە کاری کلیپی بۆ ئەکرێ خەریکین و دوو بەرهەمی تریش دوای ئەو ئامادە خەریکین ئامادەیەکەین ئەوانی شاربەتەنیام ئەگەر دوێتێکی بادێنیش خەریکین حازرەکەین ئەویش حازر بوو ئەوە ئەویش کلیپەکەین. ئەمەل سعید کووردا ئەم جاریان تاڵجیاوازە سوپرایزی بۆ گەنجان و عاشقان پێ و پرچەکەی لول کردو خۆی بۆ کلیپی تازەترینی ئامادە دەکات. بە 1964 وت هۆنراوی کارێکە لێوان لێوە لە عاشق و خۆشەویستی و بۆ عاشقانی شارمان دروست کردو هەستم کردو بۆ ڤالانتاین دەشێ جا چونکە گەنجانەشە حەزم کرد ستایلەکەی خۆشم نوێ بێت. ئارام سەردار چارەنووسی بە گیتارەکەی و بڵاو کردەوە و دەژڵێت ئەو کەسانە زیاتر دەی دەکەن کە ئەو قەدەریان بەسەر هاتووە خۆم بەسرم هاتووە ڕەنگە چیرۆکی گۆرانەکە زۆر لە خۆشمەوە نزیک بوو بێت تێگەیشتن بوو بێت ڕابردووە. چارەنووس ئەتوانم بڵێم ینی ئایدیای ئەو گۆرانیە بەسەر زۆر بەمانە هاتووە بە شێوەیەک لە شێوەکان ئینسان چارەنووسی خۆی نازانێت چییە لەوانەیە لە ڕۆژێکا بکەویتە مۆقیفێکەوە کە قەت تەسەووری ئەوە نەکردبێت لەبەرەوە ئەم گۆرانیە ئەو کەسانە زیاتر لی تێگەن کە ئەو قەدەریان بەسەر هاتووە. با بڵێن یانی توانم بڵێم ئەو چیرۆکە لەوانێ زۆر لە خۆشمەوە نزیک بێ بوو بێت. گوێتان لێبوو خۆی وا دەڵێت جا هەر ئەوەش نییە بەم ڕۆژگارە بەڕێگەی قەعاوی و یاری ئاسن دەکات. دەزانن بۆ بەنیازە ببێتە کوڕئازاکە و پاڵەوانی فیلمێکی سینەمایی. ئێستا وەکو ڤینۆ گروپ سەرخاڵی دروستکردنی فیلمێکی سینەمایی کوردین کە خۆم ڕۆڵە بینم تایە لەبەرەوە ئەبێ لەشێکی ڕێک و مەزبوطم هەبێ بۆ کاتی وێنەگرتن. ڕۆڵی کوڕازاکە بینی؟ لەوانەیە هەردی سەلامیش سینەمای چۆڵ نەکردووە و چۆلەکەکانم پیانوتم خۆی بۆ فیلمێکی تر ئامادە کردووە جیاواز لە هەموو کارەکانی پێشووی وەک خۆی لە ستۆریەک دەڵێت بڕۆین بۆ فیلمێکی تر. هونەرمەند و ئاوازدانەر هەڵکە و زایر فەیروزی کچی دەهێنێتە ناو دنیای گۆرانی وتنەوە لەگەڵ دکتۆرە بەڵقیس کلیپێکی بۆ بڵاو کردێتەوە دەژڵێت ئێستا کچەکەم حەزی لێ و نازانم لە داهاتوودا چی دەبێت. کلیپەکە ناوی شەقشەقەیە ئەو یاری کە هەمومان بە منداڵی یادگاریمان لەگەڵی هەیە. بیرۆکەی ئیشەکەی بیرۆکەی خۆمە تێکستێکەشی هەرێ خۆمە ئاوازی بڵێن منە دابشکردنی ڕێناز کورداخە و دەرێنانی ڕێیانشی لە جێ و دکتۆرە بەڵقیس هەمیشە کارێکتەرێکی جیاوازی هەیە کەسێکی زۆر ئەزیز و خۆشەویستە لای من. بیرۆکەی ئەوم دانا کە دوێتێکی تایبەت لەسەر یاریێکی کە منداڵ ئیشی یاری پێدەکە بیرۆکە لەوە دروست بوو لای من وشەی شەقشەقە بەکاربێنین لە زۆر فەرهەنگی وڵاتانی کەش چەندین وشە هەیە کە منداڵ بەکارێدێنێ بەکار هاتووە. دواتر فەیروز چەند گۆرانێکی تری وتووە پێشتر
تا مناڵە نازانم تا ئێسا حەزی لە گۆرانیە نازانم دواتر چی دەبێت. هونەرمەند فواد ئەحمەد لە تەنیشت قەڵای هەولێر دەردەکەوێتەوە. خۆی ناڵم پەیکەرەکەی دەڵم. عومەر جەمیل پەیکەرساز بە 1964 وت. پەیکەری هونەرمەند فواد ئەحمەد لە کۆتاییدا و ئێستا قۆناغی قوڕی تەواو بووە. بڕیارە لە تەنیشت قەڵای هەولێر دابنرێت. دەزانم هەرچی کارمەندڕەواندزیتان گوێ لێ بوو بێت بەس بیرتان لە ڕەسەنایەتی و فۆلکلۆری و گۆرانی کوردیە کۆنەکان کردوتەوە. بەزەم جاریان جیاوازە. لە باکستێجی 1964 ئاشکرای کرد. کلیپە نوێیەکەی لە ئیدەریا و کەشتی و ئەم جۆرە شتانەیە. دەژڵێت وا تێنەگەی تۆم لە دڵ دەرهێناوە. گۆرانی بێژێکی کوردستانی سووریا هەیە ناوی محەممەد زاویشە کوردی خۆمانە گۆرانێکی کردێت تێکس و ئاوازەکەی زۆر زۆر خۆشە کۆنە زۆر کۆنە لە علاقەی دانیشە سازەی پێ و گۆرانەکەی دەرێ ینی کە بینیم شتەکە زۆر ینی تێکستەکەی چۆمێشکم بەڕاستی ئەس دەحەلم دلۆ کەس نەخەماتەیە ئەس دەشەوتم دلۆ سەبە باسەرێتەیە ڕەنگە مەفهومەکە زۆر وازع نەبی لە خنیان هەستان چمان کرد گوتمان وەڵا هی تێکستەکەی بکەینە سۆرانی باشترە وا تێنەگەی تۆم لە دڵم دەرهێناوە ئەو کەسەی جارانم عشقم وەک خۆی ماوە دڵ هەر یەک بڕیارە و قەت نەگۆڕاوە گەر قەرار بوو گۆڕە ڕۆح لە ژیان نەماوە. جێگر میدیا حسێن دڵی هەوادارانی شکاند و وتی بۆ ئەم جژنی نەورۆزە بە تەمای من مەبن گۆرانیتان بۆ بڵێم چونکە مانگی ڕەمەزانە و بەشداری هیچ ئاهەنگێک ناکەم. ئەم گۆرانیت تا ناوخێن و ئێسقانم دەڕوات من وا ناڵم سەنابەر زنجی وا دەڵێت چۆ ئاهەنگێکی هونەرمەند ئەیوب عەلی و لەگەڵ چەپ پێگوڵ گۆرانی سەفەری لەگەڵ وتەوە. ئەم ڤیدۆیە لە ناو سۆشیال میدیا دەنگدانەوەی لێکەوتەوە و هەندێک ڕخنەیان لە سەنادەگرت و هەندێک لە ئەیوب عەلی. شەڕەکەشی لەگەڵ نەڤید زەردی کۆتایی نایەت. ئەم تانە لەو دەدات و ئەویش بۆی دەسێنێتەوە. خۆتان دەزانن باسی چی دەکەم. بابیرم نەچێت بۆ یەکەم جار نهێنی پشت گۆرانی کل و کلدان ئاشکرا دەبێت و ئەو کەسەی بۆ هۆکاری بناوبانگبوونی قسە بۆ 1964 دەکات. لە کۆمنت بینەری بن. كلدان وكلتور سامي رشد بداستور للدوري ضلم درهات وخيك وتما حزور